بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەم جارەی دووجار بیر بکەرەوە کە تایبەتە بە قسەکردن لەسەر خولی شوارهەمی پەرلەمان و پێگەی لایەنەکانی دەسەڵات و گۆڕانکاری لە سیستمی سیاسیدا. کاکە ڕێبین بەر لەوەی بچمە لای پرسیاری کاکە موسلیم ئەمێ ئەوەت لێ بپرسم. کاک شاڵاویش لە قسەکانی بەغێر مباشر ئاماژەی پێدا هەستەکرێت بە شێوەیەک لە شێوەکان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەکو لایەنێکی شەڵێ ئەڵێت کورسی کەمیش بێنین هەر ئەچینە دەسەڵاتەوە. ئەم پەرۆشیە بۆ چییە؟ تەماشاکە تاوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە ڕۆحیەوە هاتوون بیبنەوە نیشیاری بە ڕۆحیەوە هاتوون گەر کۆمنتێکی تریشتە بێ ئەتوانین. بەڵام مەزانی چییە؟ من ئەوەی کە هەمویان پشنە دەسەڵاتەوە زۆر کێشەیەک نییە ئەگەر حیزب واز لە پەرلەمان بێنێ، ئەگەر ئەحزاب واز لە پەرلەمان بێنن ئەو کاتە هەر کوتلەیەکی پەرلەمانی ئەتوانێ مراقبەی وەزارەتەکەی کوتلەی مقابل بکە. مەسەلەن کوتلەی زەردە و کاتە ئەتوانێ ئەوەنە مراقب بێ بەسەر وەزارەتەکانی گۆڕان و یەکێتیەوە هەموو ڕۆژە لە پەرلەمانە پەڵێکیان بۆ بنێتەوە و هەروەها کوتلەی گۆڕان ئەتوانێ مراقب بێ بەسەر وەزارەتەکانینەوە هەر ڕۆژە لە پەرلەمانە پەڵێکیان پێ بێتەوە. ئەگەر حیزب واز بێنێ و ئەم سیناریۆی ڕووبە هەموو کوتلەکان بکەونە مراقبەی وەزارەتەکانی تر پێم وایە ڕەنگە بەعکسەوە دۆخێکی ئیجابی بێتە پێش. ئەگەری وازێنانی حیزب ئەگەری دڵخۆشکەرەیە ئەبێت ڕووبات متفائلی بەوەی کە ڕووبە ئەبێت ڕووبات ئەزاری چونکە خۆ ئەمە بۆ خۆیان باشە، ینی تۆ ئەگەم ڕاقبێک دەبێ بەسەر وەزارەتەکەەوە وەزارەکەت دەکەت کارێکی باشکە لە قازانجی کوتلە حیزبیەکەتە، یعنی ئێستا منافەسەکە تۆزیەکرێتە ناو وەزارەتەکان ئەم جارە لە کورسی پەرلەمانە نابێ، ینی هەر لایەک هەوڵەیات وەزارەتەکانی باشترین کار بکەن بۆ خەڵگەزانی چونکە بۆ بە منافەسە ئێستا ممکنە وەزیری گۆڕان دەبێ، وەزیری یەکێتی دەبێ، وەزیری پارتی دەبێ، یعنی ئەبێ بە ململانی هەر یەکە و حەزەکە وەزارەتەکەی خۆی وا پیشانبات بە خەڵکی کە باشترینینە لەبەرەوە ڕەنگە بەعکسەوە ئەگەر واز بێنن وەگەر ڕێکەوتنی من دژیەوەم کتابان ڕێکەوتنی استراتیژی حەسەکەم لە بین یەکێتی و پارتیشان نەمێنە نەک فراوان بکرێ وازی لێبێنن کوتلە نیابیەکانیان بکەونە مراقبەی وەزارەتەکانی یەکتر پێم وایە بەعکسەوە ڕەنگە پەرلەمانەکە چالاکتر بێ ئەکتیڤتر بێ بەلمەرجێ ئەمە ڕووبە ئەم سیناریۆیە کە پێم وایە سیناریۆی هەرە پۆزیتیڤە، یعنی ئەوەیە کە پێمان خۆشە و بە چییە کوتلەی زەرد بە مراقبەی گۆڕام کە هەر ڕۆژە و بێتە ناو پەرلەمان وەزیرەکانیان بانکە بۆ لێپرسینەوە نەیەڵە هیچ خراپەکاری بکەن. کوتلەی گۆڕان هەر لەگەڵ وەزارەتەکانی پارتی و یەکێتیەوە کە یەکێتی لەگەڵ گۆڕان و ناوە بکە پێم وایە لەو دۆخەیە توانین حکوومەتێکی زۆر چاودێریکرا و کاکشاڵاوتی لە 4 ساڵی داهاتوودا چاوەڕێیە کرێ ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی ترمان هەبێت. من کێشەوەیە من پێم وایە ئۆپۆزیۆنی کە ڕۆی ئۆپۆزیۆنێکی زۆر ئیجابی بوو، ئۆپۆزیۆنێکی زۆر فعال بوو و زۆریش هاوکار بوو، یعنی ئەو جیهانەی کە یەکێتی و پارتی بۆ ئۆپۆزیۆنیەکەم قبوڵم نییە پێم وایە زۆر ئۆپۆزیۆنی چۆن هاوکار بوو کاک ڕێبین کاتێک لایەنەکانی دەسەڵات ئەڵێن بە شتە خراپەکان شتە ڕەشەکان ئەڵێن ڕەش بە باشەکانی شەر ئەڵێن ڕەش خراپ لەوە باش بوون کە هەمیشە پرۆژەیان هەبوو. هیچ ئۆپۆزیۆنێک لە دنیای بەقەر ئۆپۆزیۆنی کوردی پرۆژەی تەقدیم نەکردووە. ئیشی ئۆپۆزیۆنیە مەحاڵەتێکی سەخیە خۆی ئیشی نییە چونکە تۆ پرۆژە بۆ حکوومەتێک تشکیلەکەی کە حکوومەتی تۆ نییە، یعنی تۆ پێڵی ئەم کارە باشە بکە و ئەو کارە باشە بکە بۆ حکوومەت دەنووسێ خۆ بۆ ئۆپسیۆن نانووسێ، ینی لەم ڕۆ ئۆپسیۆن لێشاوی ئەو هینانەیەوە بوو بەڕخنە لە ناو خۆشیانە کەەوە بواکەن بۆ پرۆژەوە تەقدیمەکەن بۆ پیانەڵێن چی بکەن پێتان خۆش بێ کە حکوومەتەکە شتی خراپ بکە یاسای خراپ دەرکاوە ئێوە لیان بکەن بارە لەو ڕۆ من پێم وایە نەوەڵە باکسەوە ئۆپسیۆن زۆر چالاک بوو پێشنیاری باشی پێشکەشکردن هەتا بۆ ئەو دەستورە هەرنیان و دەستور خراپە پێشنیاری دەستوری مقابلیان هەبوو هەرنیان و دەم یاسای خراپە پێشنیاری یاسای مقابلیان خسە ڕوو ئیتۆ خۆتۆ هاوکاری چییە؟ هاوکاریەوە نیە تۆ وازەبی ڕووڕاکانی خۆت بێنی بۆ قەنەعەتی ئەوان هاوکاریەوەیە تۆ پێی بڵێ منم بەرنامەیە باشتر لەو بەرنامەیە و ئەگەر حیزب بێڵێ ڕاست بێ منتەقەڵێ زۆر لە قسەکانی ئۆپۆزیسیۆن بەڕای من زۆری ڕاست بەڵێ زۆر سپاس کاکە موسلیم فەرمووگەر پرسیارەکەت بکەیت. پرسیارێکم لە بەڕێز مامۆستا شاڵاو هەیە. مامۆستا شاڵاو فەرمێ ئێمە ئەجندای حزبی ئێمە حزبێکی دیموکراسیە. بەندون وا هەستەکەم هێشتا دیموکراسیت نەچۆتە فەقەرەکانی حزبی ئەوانەوە لە کاتێکدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان باسی دیموکراسیەتەکە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەڵێ ئەگەر حزب ئیسلامیەکانیان حزبی ئۆپۆزیسیۆن بە تەمای ئەوەیە حکوومەت بگرێتە دەست ئەو کچەکانێکە لە ساڵی هەشتاکانە شەڕمان پێکردو لە 2013 شەڕی ئەوانی پێکەین ئەمە یعنی چی ئەمە چ پێناسەیەک بۆ دیموکراسی دەکەن لە کات خاڵێکی تریشم هەیە ئایا ئەو شتانەی کە لە میسر ڕوویدا کە دوای ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی کوردستان چوە سەر حکوم دووبارە نابێتەوە؟ زۆر سپاس دەکەم کاک درەوگەر بفەرمێت. بەڵێ کاک شاڵاو.
والله من پرسیارەکەت هی نەکرد داوای لێبور نەکەم یعنی ئیستیعاب نەکرد بەڵام دموکراسیەت من باسم کرد ممارەسەیە دموکراسیەت شتێک نییە بەدەست بێت دموکراسیەت ئەوەیە کە ئێمە ڕۆژ لە ڕۆژان پێی بگەین و من ئیمانم وایە کوردستان بەعام لەسەر ڕەوڕەوە و حرەکەی دموکراسیە و من زۆر گەشببینم لە 3 هەتا 4 مەرحەلەی انتخاباتی ترە کوردستان ببێتە یەکێک لە دەوڵەتە دیموکراتەکانی دنیا بە بۆچوون و بە قەناعەتی خۆم هەتا ئەوسا ماشەڵڵا لەم جیلێکی چەند جیلێکی کەش دروستە بێ کە بەڕاستی ممارەسەی ئەم دیموکراتیانە ئەکەن من زۆر گەشببینم بە دیموکراسیەکە و نازانم چێش گوتوێتی ئەو ئەندامی سەرکردایەتی کە بڵێ ئەو چەکانەی نازانم لە شتاکان شەڕی باسییان پێکردەوە لە 2013 شەڕی چێ پێەکەین نازانم ئەو شەڕی ئۆپۆزیۆنی پێەکەن ئاتاسەرایی بەڵێ من ئەتوانم قسەکەی ئەو بکەم بە شتێکی کە چەک دوو چەکە چەکیان ئەتوانی چەکی پەرلەمان و دەنگدان بێ کە من ئەو چەکانم قبوڵە بەڵام چەکێکیش هەیە تفەنگەکە و کە خەڵکی پێکوژی کە ئێمە ئەشتوانی نەخێر من دژی تفەنگەکەم بەڵام لەگەڵ چەکی پەرلەمان و چەکی کاکشاڵاو بەشی دووەمی پرسیارەکەی پێت وایە گەر ئۆپۆزیسیۆن بێتە سەر حکم تەمەنی هێندەی تەمەنی مورسیەکەی میسڕە بێت من ئەگەر هەمان عقلێت و هەمان بۆ چوون بێ پێت وایە گۆڕان پێت وایە یەکگرت و پێت وایە کۆمەڵ ئیخوانن جا عفوم کە ئەگەر من بۆ ئاگاداریت من ئەمە ئەبێتە من حەزم ناکرد ئەمیست بە عام شتەکان بڵێم بەڵام مادام پرسیارەکە دوا لێ کرد من فەرقێکم ئەبینی لە بینی گۆڕان و ئیسلامیەکانە بۆ خۆم ئێستا لەوانەیە هەنێک فەرق نەبینم چکە ئیخوان نەک بە منطقی ئیسلامی بوون بە منطقی شێوازی حکومڕانی بۆ ئاگاداریت من ڕئیم وایە ئەوانە چی پێڵێن جەوی دیموکراتیەت لە کوردستانە جەوێکە نەک لە کوردستانە لە وڵاتانیشە کە ئەمانەی ئیسلام بەکارهێنن بۆ سیاست تیا گەشە بکەن بەڵام کە دێنە سەر حکم ئیمانیان بە دیموکراتیت نێت چکە دیموکراتیت کەلیمەی دیموکراتیت و تەسەڕفی دیموکراتی لەگەڵ نەهجی ئیسلامەتیە دوشتی جیاوازە زۆر جیاوازە لەبەر ئەوە من قەناعەتم وایە ئەگەر ئەوانە بێنە سەر حکم کە تەسەور ناکەم ئەو دەنگە مطلقە بێنن کە یەکێتیش و پارتیش و حیزب ئەلمانیەکانی تریش کە لە ناو ساحەی کوردیان ببنە ئەقلێتیشی ئەوها بکەم و ئەو چەند حیزبە کە ئیسلام بەکارهێنن بۆ سیاست دەسەڵات بگرنە دەست بە قەناعەتی من دەسەڵاتەکەیان سەر ناکرد ڕادەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتیش بە کاکە درە و پرسیارەکەی خۆی بکات بۆ شوونی کاکشاڵا بزانم لەسەر 3 پرسیاری بچووکە پرسیاری یەکەمی ژەوەیە کە زۆر سوپاس دەکەم بە کورتی کاکشاڵا بە بۆچوونی جەنابتان ئایا زەمان چی ئەگەر برتانەوە لە هەڵبژاردنەکانە ئەدای کارتان لەم 4 ساڵەی ڕابردوو نەچێت چونکە بە بۆچوونی من زۆر لاواز بووە ئەلبەتەمە بەسم ئەو کاتێک کە وانەخواستە ئەگەر سکرتێری گشتی غیاب بوو ئامادەکی نەبوو پرسیاری دووەمی ژەوەیە کە ئایا تا چەند پێتان وایە ئەگەر نەتان بردەوە خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی بە ئۆپۆزیسیۆن قبوڵتانەکە زۆر سپاس دەکەم بمبورە زۆر سپاس دەکەم کاک کەمالگەر بفەرمێ بەڵێ کاکشاڵ من بەسەراحەت پێ بڵێم ئەدای ئێمە لەم 4 ساڵی ڕابردووە نابێت تۆ حکم لەسەر یەکێتی نیشتیمانی بە تاقیتەنیا بدەیت ئێمە تەحالوفێکمان هەبووە و تەحالوفەکە ڕاستە یەکێتی و پارتی تیا باڵا دەست بووە بەڵام چەند حیزبێکی بچکۆلەش لەناو ئەو تەحالوفانەیە بووە و بەشداری حکمان کردووە حکمی ئێمە لەسەر تەحالوفەکە ئەدرێ حکمی ئێمە حەق نییە بە تاقیتەنیا بدرێت چکە ئەگەر بە تاقیتەنیا ئەدەن فەرمو بگەڕێنەوە بۆ دیمەنەکانی پەرلەمان بزانە ئەندامەکانی پەرلەمانی یەکێتی جاری وهە بۆ لەسەر خواستی عام چ شەڕێکیان کردووە لەبەر لایەنی بەرامبەرتان هاوپەیمانەکەتان بووە کە گەر خەلەلێکی شەبوو بۆ منە تۆ بەرپرسی مەڵبەندێکی لە دەڤەری بادینان گلەی ئەوەت هەبوو کە دەسەڵاتەکانت بەو شێوەیە نیە من عفو بکەن من حاڵەتەکانی ئەمە نمونەیەکی بەسیط بڵێ لە دوو ئیدارەی من یەکشێک پێ بڵێم من ئێستاش ڕێیم وایە و تووشمە ئێمە بەرەو دیموکراتیت ئەڕۆین من ناڵێم دیموکراتی من بۆ خۆم لەوانەیە ڕێئیشی تۆزە تەتەڕفیشم هەبێ بگەم ئەوە هەتا ئەمڕۆ قیادەی زۆر بەرزی لە وڵاتی ئێمەیە قیادەی دیموکرات نین چونکە لە عقلیەتی جیاوازەوە هاتوین یعنی یەکتری قبولکردن لە ناو مجتەمەعی کوردیە مجتەمەعی عەشایری مجتەمەعی
دینی ئەم وڵاتی ئێمە یەکتر قبولکردن شتێکی ئاسان نییە بەڵام ئێمە لەسەر ئەو ڕەوڕەوەین لەسەر ئەو سکەین لەسەر ئەو ڕێگاین کە عقلێتی و بیر و بۆچوون و ڕەخنە و هینی یەکتری قبول بکەین لە باتی ئەوەی ئەو برادرە فەرمیەتی بە شەڕە تفەنگ با بە شەڕە دەنگ و شەڕە ئینتیخابات و شەڕە پەرلەمان شەڕەکە بکەین نەک شەڕی براکوژی کە بە نەعلەت بێ و بڕاونێتەوە بۆیە من ئیمانم وایە یەکێتی نیشتیمانی بە تاقی تەنیا حکومەتی بۆ تەشکیل ناکرێ و ئەبێ ببێ بە بەشێک لە تەحالوفاتی کە لە ئایندایە دروستە بێ جا 2 حیزبە 3 حیزبە 4 حیزبە 5 حیزبە ئەگەر مطلقیش بیبینەوە هەر تەحالوفات ئەەکەین ئەوە حاڵەتێک بۆ پرسیارەکە بەشی دووەمی نازانم یعنی خەڵک ئێمە بە ئۆپۆزیسیۆن قوبڵکە نازانم یعنی خۆ ئوسوڵان کە تۆ لە حکومەتان نەبووی و لە پەرلەمانە مەوجود بووی تۆ معارەزەی یعنی لەبەرەوە ئەگەر وای لێهات ئێمە بەبێ ئێمە حکومەت تەشکیل کرا بەڵێ ئێمە ئەوسا معارزە بین و ئەو نوێنەرانی خۆمان اینجا چەند کەسن لە ناو پەرلەمانە وەکو ئۆپۆزیسیۆن کارەکە بەڵێ زۆر سپاس دەکەم کاکە کەمال فەرموو دوو پرسیار بە کورتی بۆ کاک ڕێبین یەک پرسیار زۆر بە کورتی سوپاس دەکەم پرسیارەکان بۆ کاک ڕێبین ئەوەیە بە حکومەی کە نزیکە لە ئۆپۆزیسیۆن 4 ساڵی ڕابردوو بەشێک لە ئۆپۆزیسیۆن نەیتوانی لە بەردەم هەنێک مادەیە سەرکەوتوو بێ ئەگەر ئەم جارە بە پێوەی لە قسەکان تا بیستم بەشدارە بێت لە دەسەڵاتە لە بەردەم ئەو سەرۆت و سامانی کە باسە کرێت چۆن ئەتوانێت سەرکەوتوو بن پرسیارێکی کەم بە کورتی ئەوەیە کە لاوازبوونی دو حیزبی دەسەڵات لاوازبوونی پێگەی جەماوەریانە لەم هەڵبژاردنە یان لاوازبوونی دەنگەکانیانە بۆ حکومەی کە چاودێری زۆرەکرێت کە تەزویراتی کەم بێ وەکو باسەکرێت زۆر سپاس بەڵێ کاکە بێگومان ئۆپۆزیسیۆن نەیتوانی زۆرێک لە پرۆژەکانی خۆی لە هینا بەرێتە سەر نەشی توانی ڕێگری تەنانەت لە یەک قانونیش بکە یعنی ئەو هەموو هەرایە گەشتنەوەی شەڕ بکەن گەشتنەوەی دەبە ئاو بەهاون گەشتنەوەی تەپڵ لێبن نەیانتوانی قانونێک لە قانونەکان ڕاگرن و بالمقابل نەشیان توانی یەکێک لەو وعدانانەی کە بە خەڵکیان ناوە و یاسانەی کە تەقدیمیان کرد تێپەڕێنن یەکێتی پارتی بە منطقی زۆرینە حکمیان کرد و ئەو دۆخە دروست بوو کە ئەم 4 ساڵە بیمان ئایا لە حکمڕانیە ئەتوانن نمونەیەکی باش پێک بێنن منیش وەکو تۆ قەلەقم نیگەرانم و چاودێریانەکەین چونە دەسەڵات ئەگەری هەم باشی هەیە هەم خراپی هەیە دەسەڵات هەمەتوانێت باشی بکەیت هەمەتوانێت بەعکسەوە ئیمتیازاتەکانی هینت کایانی بەلاڕێیا بدبا بۆیە هەمیشە دەسەڵات تۆزیە ترسناکە زەین چونە دەسەڵات هەمیشە تۆزیە ترسناکە چونتە ئەو ئیغراعاتانەی لە دەسەڵاتە هەیە ئەوەندە گەورەیە مەترسیەوە هەیە کەسەکان بەلاڕێیابەرێ لە مەبادیەکانیان دووریان بخاتەوە مەترسی لای هەمومان هەیە ئەگەر گۆڕان یا یەکگرتو یا کۆمەڵ چونە ناو حکوومەتەوە کاری ئێمەوەیە بە وردی چاودێریان بکەین وە بزانین چیەکە سەبارەت بە لاوازبوونی دەسەڵات لاوازبوونی دەسەڵات دوو سەبەبی سەرێکی هەیە یەکەمیان وەکوتم ئەم جارە کوتلەی انتخابیمان نییە جارەکەی تر بە یەکەوە بوو یەک کوتلە بوو یەک لیست بوو یەک بەرنامە بوو و 59 کورسیان هێنا ئەمە کۆتایی پێهات هەتا حیزبە بچووکەکان جاران حیزبە چەپە بچووکەکانیش بەیەکەوە کۆبنەوە کوتلەیەکیان پێگەنا دووسێ کورسیانە برد ئێستا تا حیزبە بچووکەکانی ژەریەکەی بە لیستی خۆی دابەزیەوە ئەمە وای کردووە دەنەکان کرد بێت دەنەکان پەرت بێت و هەر یەکەی کورسی خۆی بێنێ بێگومان بەشێک لە تەزویر ڕەنگە ڕووبا بەڵام ئەم ئیجراعاتانەی کە ئیبینین کراوە بە تایبەتی ئەم مۆرە ئەلەکترۆنیە کە ئیمڕۆ هەرای ناوەتەوە ئەگەری تەزویری زۆر دابەزاندووە چونکە ئەو کارتی هینا و کارتینە سعاتی دەڵانەکان وسێ مەسەلەن تۆ بڵێ تا سا حەوت دەڵانە کە دەڵێیت نووسراوە سا حەوت دوای هینە قانونیەکە وەختە قانونیەکە ممکن نیە تەزویر بکرێ جاران لەوە ترسین دوای هینە قانونیەکە سنووقەکە لە ماڵێکا بێ لە شوێنێکا بێ بچن بیگۆڕن ئێستا ناتوان بیگۆڕن چونکە مۆرەکە دوای ئەوە کاتی لەسەر گەشتبینم بەوەی کە تەزویر ئەم جارە کەمترە گەشتبینن بەوەی یەکێتی و پارتی گەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان نزیک بنەوە لەوەی کە حکوومەت بگرنە دەست و کابینە پێک بێنن دەسەڵاتتان بە شێوەیەکی ئاشتیانە ڕادەست بکەن پێم وایە ناتوانن ینی ئەو هێزەی کە بە دڵنی خەڵگەڵ ئیباتەوە کەس ناتوانێت ڕێگری لێ بکات بڵێ باش ئیرادەی خەڵکەمی هێزی چەکداریان بەدەستەوەی سەرچاوی دارایی لای ئەوانە مەلەفی نەوت لای ئەوانە مەلەفی پەیوەندیەکانی دەرەوەی مەلەفی پەیوەندیەکانی دەرەوەی عێراق و هەرێم لای ئەوانە نوێنەرایەتەکان لای ئەوانە ئوستاذ چۆن ینی چۆن گەشتبینن باشە بۆیە دەڵێم حیزبی باز ملیۆنی ئەندامی هەبوو چەکی کیمیایی هەبوو 1 ملیۆن عسکەری هەبوو
بەسانیە کۆیتی داگر بە فوچ و بە حەوایە کاکەین یعنی هیچ هێزێک لە بەردەم ئیرادەی میلەتە ناوەستێت ئەگەر خەڵکی ئێمە بە حەوایە ئەگەر ڕێبین ئەی باشم ئەی حوسین بارەی چێ بردی بە حەوایە ئەی قەزافی چێ بردی بە حەوایە ئەی زەین العابدین چێ بردی بە حەوایە هیچ هێز کە بە ئیرادەی تەشابوهەیەکە بێت لە بینی ئەو ئەگەر ئیرادەی خەڵک بڵێ ئەخە تۆ لە احتیمالێکە قساکەین وەکوی مەسەلەن بڵێن ئاسا ئەگەر ئۆپۆزیسیۆن بتوانێت 60 کورسی بێنێ نەیەکێتی نەپارتی ناتوان ڕێگایان لێ بگرن لە حکوومەت بێن بە 60 کورسی هێنن یعنی ئەمە باسی احتیمالات دەکەین ئەگەر ئەو ئیرادە شعبیە گەورەیە بچێتە پاڕاڵی هێزێک هیچ هێزێ ناتوانێت احتیمالات نییە بۆ منە ڕێخەری گشتی بسووتنەوەی گۆڕان ئەڵێ ئێمە ناینە دەسەڵات وەرەگرین لێیان خە بەشە دەسەڵات بەخۆ هینواڵێ بە تەمایلی سی ینی کەسیان بە تەمایەوە نین بگەنە و دۆخەی بە تەنیا هین بێن نانێمە پێم وانە نە بە پارتی بکرێ نە بە یەکێتی بکرێ نە بە گۆڕان بکرێ یعنی دوجار ئەم حکوومەتی کە تەشکیلەکرێ ئیلا بێ دوو لیستی بەهێز دروستیکە هیچیان ناتوان بە تەنیا بیکەن دوو لیستی بەهێز کە دروستیەکە یعنی مفاوەزات یعنی تەنازولات یعنی جۆگرتن لە یەک ئەمە و دۆخەیە کە لە جارەکانی ترا نەبوو یعنی ئێستا پارتی با بڵین یەکەمە بێ بابا خۆیان ئەڵێن چل کورسیێنین باشە چل کورسیەکەیان خۆ بە چل کورسی حکوومەت تشکیل ناکرێ مەجبوری بچیا لەگەڵ یەکێتی یا لەگەڵ پارتیا ڕێکەوی ئەم دۆخە وا لەم چل کورسیا کات مەجبور بێت تەنازول بکا بۆ ئەو کەسەی کە بە 20 کورسیە ناوە کاکە کەسی کورسیە ناوە ئەتوانێت ئەگەرەکانی خۆی بەسەرا بسەپێنێت چونکە ئەگەر نەیکا لەگەڵی ناتوانێت حکوومەت تشکیل بکە یعنی دۆخێک هاتوۆتە پێشێ من پێم وایە هیچ هێزێک ناتوانێت بە زۆرداری حکم بکە بە زۆر حکم بکە مەجبور بە مفاوەزا دەبێت لەگەڵ هێزەکانی ترا بەڵام ئەگەر میلەتی ئێمە قەراریە پارتی 60 کورسی بێنێ بە تەنیا 70 کورسی بێنێن نە گۆڕانەیەشێتی ناتوان ڕێگای لێ بگرن ئەگەر خەڵکی ئێمە قەراریە گۆڕان 60 کورسی 70 کورسی لە پەرلەمانە بێ خۆی بە تەنیاین کە نە یەکێتی نە پارتی ناتوان ڕێگا لە میرادە شعبی بگرن بەڵێ سوپاس دەکەم فەرموو کاکە وڵا پرسیاری یەکەم پێشەکەی و گاکشەڵاو ئایا دووری مامجلال وەکو سکرتێری حیزبەکان کاریگەری وێ لەسەر کەمکردنەوەی دانەکانیان وە چۆن پرسیاری دووەمیشم بۆ کاکەگەردی ئایا پێ دوایە بەشداری ئۆپۆزیسیۆن لە ناو حکوومەتە ئەو وەزارەتانی کە وەرێک لە ناو حکوومەتە بۆ کاکنوشیوان ئەڵێ دەسەڵات دەسەنم یانی ناتوانێت حکوومەتەشیە بەس توانێت وەزارەت وەرگێ ئایا ئەو وەزارەتانە وەرئەگیرێ بۆ بەژەوندی شخصی بەکارێنێ حیزبەکەی یاوەکو چاکسازی مەبەستت گەیشتووە زۆر سوپاس دەکەم مەبەستەکەت گەیشتووە گەر هاوکاری هاوڕەکان بکەی زۆر سوپاس دەکەم تکایە یەک پرسیاریش بێت شانازخان با فەرمێ بەڵێ کاکە واللهی غیابی مامجلال غیابی مامجلال حتما تاسیریکی گەورەی هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئێمە مامجلال لەگەڵمانە مامجلال بێجگەلەوە وەکو شەخص وەکو ئینسان مامجلال نەهجە مامجلال کابرایەکە 6 ساڵ خەباتە مامجلال ئەو کتێب و نووسینانی کە نووسیوێتی ئەگەر بکرێ بە شتێکی بەرز و بچینە سەری بەلای کەمەوە بینایەکی چوارقات دروست دەکات لەبەر ئەوە مامجلال نەهجە بۆ ئێمە تەسیریە بێت لەسەر ڕێژەی دەنگەکانتان بەڵێ بەڵێ بە قەنەعەتی من هەر ئەمە شەوای کردووە کە لە بانگەشەی هەڵبژاردنە بەڕاست و بە چەپ و بە بەردەوامی ناوی مامجلال بەکاربهێنن بە بۆ ئاگاداری ئێمە مامجلال سەرۆکی حیزبەکەمانە مامجلال نەک هەر سەرۆکی حیزبەکەمانە مامجلال بۆتە ڕەمزی خەباتی کوردایەتی لەم زەمانەیە مامجلال 6 ساڵ خەباتە بەڵێ لەبەرەوە بەڵێ بەکارهێنانی ناوی مامجلال و لە ملەتی ئێمەیە یعنی حەزەکەم تۆزە واقعبین بین ئەوە نیە نازانم بە کوردیەکە تەرجمەکەی لەوانەیە غەڵەت بێ بەڵام ئینگلیزیەکەی وەکو بۆنێکی شەیە بەو ناوانمان شۆیە لە وڵاتەکانی ئێمە یعنی دەوری ئەدای یەک شخصیە ئێستا مەسەلەن جارانیان و مەلا مستەفا جەلال تاڵەبانی کاک نەوشیروان مەلا عەلی باپیر یعنی بە ناوی سەرۆکی حیزبەکانەوە یعنی یەک ئینسان یەک سەرکردە ئەمە یعنی بۆتە سیمبۆلی هەر یەکێک لەم حیزبانە ئەمە مقدەسکردنی یەک شخص و بە سیمبۆلکردنی یەک شخص تا چەنە لە سیستەمی دیموکراتیدا جێگایە بێتەوە بە پێشدەستن بەو قسەی پێشووی خۆتەوەکو ئەندامێکی سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان وتت ئێمە سەرکردەی دیموکراتمان نییە ئەزانی چۆن من یەکشێک پێ بڵم خۆی ئێمە لە چۆ هاتوین ئێمە نە لە سوید خەڵکی سویدین نە خەڵکی هۆڵنداین کە دوانن لە وڵاتە قیمەی کە دیموکراتیت لە وڵاتانەیە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتوین دوایی هەر کولتوری خۆمان کولتوری دیانەتە کولتوری دیانەتیش خەلیفەی هەبووە و هەر خەلیفەشت بووە لە ناو ئیسلامەتیە هەتا پێغەمبەری موسڵمانان هەبووە حساب بۆ خەڵکەکانی دوای خۆی کراوە بەڵام بەو نەوعان نەکراوەکەین بووە دوای ئەوە
ئەبوو بەکر هاتووە و ئەو بۆتە ڕەمز دوای ئەو عمەر هاتووە ئەو بۆتە ڕەمز یعنی تۆ ملاحەزە بکە ئێمە لە ناو مجتەمەعێکەوە هاتووین ئەکرێت ئەوە لە 1400 ساڵ پێش ئێستا بەو شێوەیە بۆ کە لە وڵاتانی ئیسلامیشە ڕەنگە ئێستا بەو شێوەیە نەبێت بۆ نمونە ئێران ئەوترێت وڵاتێکە جمهوری ئیسلامی ئێران بۆ نمونە ناوەکەی خۆی بەخۆیەوێتی بەڵام هەڵبژاردننی تیاکرێت سەرڕای ملاحەزات لەسەر بەڵام بۆ ئاگاداریت هەر خامنەیشتە خەلیفە نییە هەر خامنەیشتە بڕۆ سعودی خامنەی مەرجعە چۆن خامنەی مەرجع هەر کەوتی حاڵی سیستانیە قوربان یەک شەکە عەرز بکەم کەوتی نە یعنی نە و بۆ ئاگاداری لەکوێتە ئەمیرشتە لە وڵاتە عەرەبیەکان ئێستا لە سووریا کوڕی حافظ بۆچی لە ناو کوردە ئەم مەرجع دروست نابێت بۆچی کەسێکی وەکو مام جەلال کەسێکی وەکو کاک مەسعود بەرزانی کەسێکی وەکو کاک نەوشیروان کەسەکانی تر بە شێوەیەکی گشتی نابن بە مەرجع ئەبێ پۆستێکیان هەبێت من بە سەراحەت لەوانەیە ڕێیەکی زۆر تەتەڕفم هەبێت دژی هەموو لایەک بێ ئەگەر ڕێی شاڵاوە ئەپرسیت بەڵێ من ڕێی پرسم حیزبی نییە یعنی ئەمەم لەسەر حساب مەکەن وەکو یەکێتی من ڕێی خۆم با بە سەراحەت پێ بڵێم من قەت مارکسی نەبووم لە ژیانمە یەک بۆ یەک تاکە ڕۆژیشیش ئیمانم پێ بۆ نەمارکسی بوو بەڵام من ڕێیم وایە مارکسیت ئەو عەقڵەتەی لە وڵاتی ئێمە سڕێەوە یعنی وای لێ کرد هیچ بەهایەک لە کوردستانە نەبێ تۆ ملاحەزە بکە ئینسانێکی گەورەی وەکو شێخ مەحموود کە ڕۆژە لە ڕۆژان لە بەشێکی ئەم کوردستانەیە ناومان نابوو مەلیک و مەلیک بووە ڕسمێکیان هەڵواسی بوو لە بەردەرچی سەرا خەڵک ئەنواع وەشکاڵ تعلیقی لێدا کە حەق بە خۆم نادەم من ئەو تعلیقانەی و خەڵکانە دووبارکەمەوە بەرامبەر شێخ مەحموود شێخ سەعیدی پیران شێخ عوبەیدڵای نەهری قازی محەممەد مەلا مستەفا مام جەلال هەموو سەرۆکی ئەم حیزبانەی کە ئێستا هەن کاک نەوشیروان هەموو ئەبانەی یعنی تۆ وا لە هینەکەین لە یەکتریەکەین سیمبۆلەکانی خۆمان چ شەهیدێک مقدسە لە کوردستانە سەی حەسەن ئیمامی شێخ مقدسە شەهیدێک مقدسە لەم کوردستانەیە یعنی کوێ چ سمبولێک لە سمبولەکانی ئەم میلەتەی ئێمە من هەرچەند ئیمانم بە خەتی سوور و ئەم شتانە نییە بەڵام با هەر ئەو مستەڵەحە بەکاربێنمەوە چ کەسێک چ سمبولێک چ ڕەمزێک لە ڕەمزەکانی میلەتی ئێمە هینە بڵێ ئەمە خەتی سوورە هەموو خۆمانی لێ ئەپارێزی باشە ئەمڕۆ من یەکێتیم شەیدەکەی خۆمم لەلا زۆر مقدسە بەیانی ئەچم ئەبمە حیزبێکیکە ئەچم ئەبمە ئیسلامی یەکسەر ئەو شەیدەی کە ئەمڕۆ تەقدیسم کردو لە ناو یەکێتیە ئەچم لەوێ قسەی پێڵێن لەبەر ئەوە ئەمە عەقڵیەتی بە قەناعەتی من ئەم عەقڵیەتە لە وڵاتی ئێمەیە لە وڵاتی ئێمەیە وای کرد قودسیەتی ئەو شتانەی نەهێشت ملاحەزەش بکەن یەک شتێکی زۆر گرنگ هەیە لە تورکیایە کەمال ئەتاتورک کردویانە بە ڕەمزی خۆیان مەعلەعلم تورکیش نییە کورد لە کوردستانی باکوورە عەبدوڵڵا ئۆجەلانیان کرد بە ڕەمزی خۆیان کە کردیان بە ڕەمزی خۆیان دەبڕۆن سەیریکەن ئێستا تورکیا مەجبورە بچێت لە ناو سژنەکەیان مفاوەزاتی لەگەڵا بکە بەڵێ زۆر سپاس دەکەم کاکە شاڵاو کاک ڕێبینگیان دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەی تۆش وەرگرینەوە بینەرانی عەزیزم ناوبڕێک وەرەگرین و بەردەوامە بین لەگەڵتان